ڕێز و خۆشەویستی هاوڕێیان بە هیوان باش بن. جارێ چۆلە بەخێر بێن هاوڕێیان. سەرچاوی ئێمەندە قسە و باز دەکەن. ڕووداوەکی گرنگ و کاریگەرە، گرنگ و کاریگەرە. گرتنی عەلی سیاسی و هەتا ڕووداوی ئەو تەقکردن لە کاوە بازیانی شایستەی قسە لەسەرکردنە هاوڕێیان. بەخێر بێن. سەرچاوی ئێمە، سەرچاوی ئێمە. هاوڕێیان ئەو دوسێ دقەی قسە و باز ناکەین. وادی سەد سەعات پێنجماندا دەکە شەش ڕووداوەکە من ئێستا پێم دەکرێت گە نازام شەو درەنگ باشترە گۆڕانکاری زانیاری کردێ. بەڵام کوورەکەگەوە کوشت چدا پارتی وەڵاوانە دەیان پارێزن. نەماڵەی ئەبلایم چێخوامبارەکیش خەڵکیان کوشت بە نێرەکەری لەبەر چاوی خەڵک دەسوڕانەوە و منەتی ئەو ماڵەیان نازانانی. ئەوە هەموو لە بێیاساییە ئەو شتانە ڕوودەداتەوە. ئەگەر کوڕەکەی ئەگەر ئەوە من نازانم کوڕەکەی چیە، ئەگەر ئەوەی ئەبلای چێخوامبارەک بژیرابێ ئەو ماڵە لەو دەچوندەیان کوشتەوە وەک زانیاری باساگرێ. یعنی هەموو دەرەنجامی بێیاساییە. هەتا ئەو کەسی ئەو کاوە بازیانیش هەموو دەرەنجامی بێیاساییە. ئێستا باس دەکەین هاوڕێیان، هاوڕێیان ئێستا باز دەکەین. ئەمن پێم وایە دەبی پشتگیری لەو کەیسە بکەین، ئەو کەیسەی بکەینە بەردە بازەک لە بەرامبەر ئەنفالچی و مخابە پیاوانی ئەمن و بەعس کە بە بەرچاوی ئەو بنەماڵە قوربانیانانە لێو دەچون پارتیەکێتی مزایدەشمان لەسەر دەکەن. وەڵا بەزمیان خۆشە، ئاسایش زۆر بێ شەرەفانە کە ئێنەما دزی گرتیە. ئیهانەیان دەکاتن، شێوەی تەسویرەکەشیان پڕە لە ئیهانە لەگەر پرەنسیبەکانی مافی مرۆڤ ناگونجێ. بەخێر بێ ناوڕێ ئێستا قسە دەگەین، قسە دەگەین. ئایا ئێمە داکۆچی لە تاوان دەکەین؟ ئایا ئێمە دژی یاساین؟ بەخێر بێن، بەخێر بێن ناوڕێیان. چاوی من ئەوەی ڕوویدا تەحەولە هاوڕێیان، تەحەولە. وەڵی نازام عەلی ئستا باز دەکەین هاوڕێیان. هەندە قسە و باز لەسەر ئەو کەیسە دەکەین. ئایا تەڵەیە، ئایا بەداخەوە کاک عەلی کاتۆ بەردەستیان. بەڵام من هاوڕێیان ئێستا قسە و باسی خۆم دەکەم، سەرنجی خۆم چەند دەقەیەک دەردەبڕم. ئەوەی ڕوویدا تەتەوڕێکی زۆر گەورەیە لەناو هەموو میلەتان بەناو ئێک ڕوودایە، بەس ئەوەش لەناو کورد بالعەکسە، بالعەکسە، بە پێچەوانەوەیە. ئەو چییە؟ خەبە ئەو زبرخانەی فرێدەین لە بۆ شێ بزانین. هاتە بۆرچ کاچی خۆم کورە فێرە ئەدەب بن، ئەدەب کورە وەڵی ملیۆن جارەوە دەرێن تەمەەن تاوەندە گەورێدی دوو جێندەی وەرە گفتوگۆ دەکەین براکەم، گفتوگۆ دەکەین. هاوڕێیان بەخێر بێن. سەرچاوی ئێمە سەعات 17 بە تەوقیتی گرنگیش نانەک تەوقیتی ستۆکۆڵم. بەخێر بێن. سەرچاوی ئێمە هاوڕێیان ببورن یەک ڕەنگ بە سەماعی دەنگمان باشتر بی ئەگە کراگەناش دەنگمان هەلو بەهەرحاڵ دەنگ کێ نییە، قسە و باز دەکەین بەبێ ئەوە. هاوڕێیان بەخێر بێ. سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەوڕۆ دەڕووداوێک بەیانی هەمومان نەمانزانین، کەس ناتوانێت نەحەقی ئێمە بگرێت. یەکەم کاک عەلی سیاسی من ئەو وێنەی بڵاوم کردەوە بەیانی زوو ئەوەی دوسێ جار لەمەوبەریتی هەموو جارێ بەس ئەوەی گەرم دەکەینەوە. لای من میکرۆ هەیە، میکرۆ نازانم لاین گوتی، بەس گەرم دەکەینەوە. یعنی ڕسم و شتەکانی هەیە بەس گەرم دەکەینەوە. پێنجەم و شەشەم جارە بجیرێ خەڵک ناحەقی نییە ئەگەر کەوتە هەڵا. کۆمازان عەلی سیاسی دەناسین ئەهلی ئەو شتانە نییە. بەڕاستی عەلی کەسەکە من 32 ساڵە دەیناسم. کوڕی شاخ بووە،
پێشمەرگەی دێرین بووە، خەباجێڕێکە 32 ساڵە لەبەرەی هەژاران بووە، لەبەرەی پێشکەوتوخوازی بووە، لەبەرەی ئاوارەکانی کەرکووک بووە، لەبەرەی ئەنفال و هەڵەبجە بووە. شوێن نمایە شوێن پێی عەلی سیاسی تێدا نەبیتن. هەمومان قەرزاری عەلی سیاسین، ئەو مرۆڤە جوانەی کە هەموو تەمەنی خۆی بەخشی لە پێناوی ئازادی و دادپەروەری، ئێستا دەسەڵاتی کوردی دەیەوێ وەکو مجریمێک ئاسایشی هەولێر بە ئێمەی نیشاندا لە کاتێکدا پێڵاوی عەلی سیاسی هەموو بەرپرسەکانە دێنێتن کە ئێستاکە لە دەسەڵاتشین پێشتان دەڵێن بۆ ئەوە پێشێلی یاسا نیە ئەوەی ئەو شتانە دەکرێتن. ئەوان دایانەوێ وەکو مەسەلەیەکی یاسایی دیارە هەموومان دژی کوشتن، ئەم بۆ خۆم دژی کوشتنم بڕوا بکەن. 2 هەفتە لەمەوبەر سمۆرەیەک دەپەڕیەوە لە جادەیەکی سەریە، سیارەش کە هات بەرەو لای من دەهات، تا ئێستا بەبیرم دێتەوە ژان دەمگرێ. من بۆ قەکەتە ناو مەشری فریزمان یعنی 2-3 ساڵ لەمەوبەرە زیاترە، ئێستاش ئەوم دێ من ناتوانم، من گۆژ ناخۆم لەبەوە نییە ناخۆم کە حەزم لێ نییە، یان نامەوێ ئازاری بوونەوەرەش کە بدەمە دۆنۆرەی مرۆڤە کە مەرتەبەکەیان کەمێک زیاترە. هەمومان ئەم بۆ خۆم دژی کوشتنم بەڕاستی هەوڵ لەگەڵ ئەوەدام یعنی نەگاتە دەرەجەی کوشتن و شتیوالە، بەڵام چێ ئەو ژینگە دروست دەکە لە بۆ ئەو کوشتنە هاوڕێیان. ئاسایش دەیە کاک عەلی سیاسی و ئەو کەسەی وەکو مجریمێک دەیەوێ پیشان بداتن لە کاتێکدا مجریمە گەورەکان هەر بە خۆیانن. بۆت هاوڕێیان 32 ساڵە ئەو دەسەڵاتە هیچ حسابێک لە بۆ بنەماڵەی قوربانی ئەنفال هەڵەبجە مەفرەزە ئەوانەی باوکو برای ئەو خەڵکیان شەهید کردیە، جاش استخباراتەکانی کە هەمویان ئیهانەی هەر هەمومانیان کردیە. ماڵ نییە لە کوردستان ئەو بنەماڵە جاش و استخباراتانە های لایف نەژیا بن، عەزیزترین کەسیان لێ نەڕۆیشتبی لەبەر چاویان وەکو دابەستی دایان دەبەستێنن، ڕێزیان دەگرن، پارەیان دەدەنێت، دەسەڵاتی ئیداری و حکومیان دەدەنێ لەبەر چاوی ئەو هەموو بنەماڵە شەیدە. ناشبی کەس قسە بکات چی عەفو عامەچیان دەرکردیە لە کاتێکدا بنەماڵە قوربانیەکان ئەو پەڕی هەژاری دەژین، ئەو پەڕی خراپی دەژین، ئەوانەی باوکو برای ئەوانەی کورە هاوڕێ و هاوسەنگەری خۆیانیان شەهید کردیە، هەمیان دەبەنە سەرەوە، هەمیان وەزیرن بەرپرسی باڵان. ئەوە بەس قۆناغی بەعس یعنی ئەوانە ئێستا لە بەرپرسی باڵان کە کۆن ئەگە پێشمەرگە بووبن شەرم لە خۆیان ناکەن دفاع لەو هەموو مجریمەی ئەنفال و هەڵەبجە و مەفرەزە خاسە و ئەوانە دەکەن دانەوێ کاک عەلی و کەسەش وەکو مجریمێک پیشان بدەن. هاوڕێیان من بۆ خۆم دژی کوشتنم بەڕاستی ینی لەگەڵ ئەوە نیم، بەڵام چێدە ئەو دەسەڵاتە خەڵکی هاندا ئەو دەسەڵاتە وەی کرد کاوە بازیانی بکوژێ، بەڕاستی لۆ کاوە بازیانی نەدرێ دادگا لۆ بکوژێ بەجددی، یعنی ئەو لێبوردە یەک گشتێ لەبەر چاوی ببورن کۆخەتیە لەو دەمەی هات لۆ یعنی لە جیاتی کوشتن ئەگەر دادگا هەبووە کاوە بازیانی لۆ دەکوژرا. یعنی خەڵک کاتێک دەبینی ئەوی باوکی کوشتیە، ئەوی برای کوشتیە، ئەوی 50 کەسی ئەنفال کردیە، لەبەر چاویانە ڕێزیان دەگرن، احتیمامیان پێدەن، پلەی باڵایان دەدرێتێ لەو لای تریش دەوێ نابی کەس دەسی لێ دەکە دەسی لێدا وەکو جەریمەیەکی قەتل مامەڵەی لەگە دەکرێت، وەکو تاوان فعلەن تاوانەوە لە ڕووی قانونی ڕاستە ئەمە تاوانی پێدەگۆدرێت، بەس ئەوە ئەو تاوانە نییە لە پێناوی ئەوەی پارە بێران لە پێناوی ئەوەی کاچی من ئەو جاش استخباراتانە خەڵکیان شەهید کردیە، عەزیزترین کەسیان لە ئێمەمانان بردیە، لە قۆناغی ڕزگاری لە پێناوی کوردایەتیش بووە، خەڵکە کێ بەرگە ناگرێ وەکو ئەوەی ئەو کەسەی کە لە ماڵی عەلی سیاسی گیرایە بەرگە ناگرێ، کاچ خۆم بەرگە ناگرێ. بەرپرس ماڵی بارزانی سەردەشتیان شەهید کرد لەسەر یەک پارتە شعر، لەسەر 300 وشەی فەنتاسیایەکی کرد لەسەر کچەکەی. پیاوم دەوێت 2 قسەی بە ئاریانی مەسرور بارزانی برێ، پیاوم دەوێت شتێکی ئەوە لەسەر پاڤێل تالەبانی بەر بەو شێوێ بنووسی، لەسەر قوبات بنووسی، ئەوانە خۆیان پێ تەبەقەی فرعەونە. بەڵام کوشتن و
خيني باوكو براي إما أو روية أو روية هاوريان لسالي بستيك أو رداوتان دا جرموا والله وكو خطي نعزم لو دمي هاتي نبرام لي نهيت 1920 جنزك لبرلين وقت خوي اتحاد الترقي تركي هبون هيزك بون قتلوا عامي أرمنغان ياكت أو تيروكا زور جرينجا أو ريان بزاندري طلعت باشا جمال باشا وأنور باشا سير رمزي هرقا وريان بون جاي أوانا الروخان حالاتنا أوروبا جنزك الأرمن لناو برلين طلعت باشا يقف دمان سكيدة سخالي كده وتيدا طولي أوي كأتوبنا مالي أمد لناو بردوا درا دادقا هو مشهور لبسية چي مارسي لا مانجي مارسي بسيك بون درا دادقا حاكم برا لايكت وتي لبر أوي كيسكا قتلي أولية لبناوي كيسة إنساني بون لبسيك سالي بسيك بارتي واسايشي بارتي كأوردتاني أما معنان أوانا بمجرم حساب كان يقصر كان قد دجي قانوني ناما قوايا ادي عوهم فينجا دانا انفال وخين الشهيد وبيش ما مسعود بارزاني تسيا ايو كره در باب مياي كشتيا لا هشتاو بينز اي كابره در چه تولي من كاته چه تولي بي بابي بكاته انغو بالبرسن لو تاواني هاوريان زولكا ديان فيلميان هي ديان كسيان لو بر الدنيا هنا تو كشتيتي انا يكسب باسواني ارسياد بو بروابكا باسواني زندانه كان بو برديتيان لجولكي اوان كدي اگر نشان كشت بيتن لا ارجنتين برديانوا او انا لا اما بالعكس من بوخم لك علي لتاك لدو هزار لانه تيكو كاك علي لقدام اما او دمي هامشي بون براسي ام بوخم بس كاك علي لهوليش خراي اورو انفالقان يعني ابو خاني زور اوان بو اما بجدار دبون بس بو سرچي نبون اما كات خليش مساله ازادي مساله اجتماعي چار بارتي كردستان بون او موديل او كات او بو بس كاك علي او دمش خليق بو يعني وفيق سامراينا بول السر او خلكيان او كذبوا ولا برتا عند الصوران وفيق سامراي هاوريان كطالباني كدي راوشكاري خوي لك هاتك دا حسين رشيد يشك رئيس الكاني ديش العراق وتي خطي انفال خطي وفيق سامراي بو كاتشي من هنا بيانا كردستان بو برجيا هاي لاي بيجيا هتامرت لسابي كردو بيجي كرد جاوبو كاك عليوان يكن تالا كان او بوديتو بيرم لا هوليره را دستيان بيكري تمش بجداد ابو نهاري كاربو نمو او برا ازادي خوازا بلا من 2000 ولا كاك علي بيك ولا كامبيني على بزوان فدا كزمان تاك تاو ديري كردو زايد الى اخره لديان كيس يكون نزار خزرجي هاوريان لديان كيس يكون نزار خزر تصور كي اوانا باز لو ناندن كاك علي دالدي تاوان بارش كديا نزار خزرجي بخوي لروجنامه دانماركي على 250,000 كس انفال كده 250 عايش رئيس سير كان جيش بوا لو سردني كتب طالباني وبارزاني حوان ديانوا قطار يعني كت هنا أنا أوروبا لا أوروبا شايد يعني دا بيان ما يعني دا هرتي سخافت هي هرتي ناپاچی هي برانبر يعني كت لا زور آسایب لا زور آسایب سلطان هاشم طالباني أم بخوم لما ترديتم وتي لصدامي إمزام نكر لسلطان هاشم رجلي لا دامي شيدك طارق رمضان يعني آزاد كت بس صدام تاوانباري أنفالي أو خلق هجاري أو هم توساوي دياني وكو فتعبك تامت نا أوران دزانن بو تاردي تارداندرا لبرهوي لو روجي لقندي من السورة زيادة ل 20,000 كاس بدستي فتعبك وبياوكاني خير كلانا زورتين رجي أنفال وقنا لما نجدو عملي أنفال كلا أو هم خلقيان قلت أو هم إلا برتساوي خلقي أنفال دادن المجرمة كان تاوام دا سورينو دايان دا بستين قولوا إكاتشكم خلقي برقناقي برقناقري بيش شرفقاني بارتيوشتي خلق وشي إيوه مسعود بارزاني مالي طالباني مالي نوشيروان خلق وشي نقويا كاو بازياني واندامي جرفاتي قرانيش قوة وشي نقويا كاتشكم شعور من هي ايوه بكجاني تاوان باران وبكجاني
باوکو برای ئەو خەڵکانەی کە لە سەردەمی بەعس شەهید بووە داڵدەیان دەدەن ئیحتیمامیان پێدەن دایان کەنە کەڵەگا دایان هینە سە تەلەڤیزیۆنی باشترین ژیانیان دەبن خەڵکەکەی بەرگە ناگری ئێوە مسەببی ئەو شەهیدکردنانن ئێوە مسەببی ئەو کوشتن و ئەو تاوانانن لۆ ئەوە خەڵکە چی نەنگۆکمترە مەسعود بارزانی مەسرور بارزانی پاڤێل و قوبات تاڵەبانی شەقێک لە یەک منداڵتاندەن دنیای خرا دەکەن ئێوە سکاچ خۆم هەیە هەموو یەک ڕەوە بەرەبابی لێ فوتایە ئەو عەلی سیاسی هەفتا کەسی لێ ئەنفال کرایە هەفتا کەس لێ ئەنفال کرایە لە خێنیتی کەسی ئەنفال ئەوە من دێ دوور کردنەوە بەس عەلی نەیتانی لێ دوورکەویتەوە هاوڕێیان پارتیوەکێتی داڵدەی هەزاران تاوانبار دەدەن لە عێراقی عەرەبی لەو عێراقی هەزاران مجرمین دێتن دیچمان هەرچی دزی دەکات تاڵانی دەکات دێتە کوردستان داڵدەی دەدەن شێخی عەرەبان ئەوەی کە هجومی سەپەلکانەی کرد شێخەکان لە هەولێرەیە هەموو خەڵک دەزانی ئەوانەی کوردیان ئەنفال کرد ئەوانەی کوردیان لە داعش ئەوە کرد لە منتیقەی شنگال و عەرەبەکانی تەنسیقیان لەگە داعش کرد ئەوانەی دزی و تاڵانی دەکەن دێنە هەولێر ئەوانەی ئەو خەڵکەی دەکوژن و بە کەیف بە هەزاران پارتیوێک بەربەسی پارتیوێکێتی هێناکە بە کەڵەگایی لەسەر ئەو خەڵک دەکوژن و سوڕاینەوە لەو 32 ساڵە یاسانە بۆ لە یەک کەسی بەڵام یەکێشکە وەکو عەلی سیاسی ئەوە بکاتن مجریمە تاوانبارە قانون ئەگە قانون هەیە وەرە لە هەمووی جێبەجێ بکە ئەو نەوعە کوشتنانەی ئەوانەی شکاوە بازیوان هیچی وەک شێو تاوانانە ئێوە نییە ئێوە لەسەر فکر ئازادی خەڵک دەکوژن خەڵک لەسەر خینی باوکی خۆی لە ڕێگای کوردایەتی ئەو تاوانان ئەو دەست لە بۆ ئەو کوشتنانان دەدا بە کامل لەگەڵی نیمە هاوڕێیان بۆم جامەلەم نییە من بۆ خۆم ئینسانێکی ئینسان دۆستم ئاژەڵ دۆستم من دڵم لە بۆ هەموو بوونەوەرێک لێدا و لەگەڵ ئەوم بە یاسا جێبەجێ بەس کاچ خۆم تۆ هیچ ڕێگایەکە لە بەرامبەر خەڵک نەهێشتەوە پارتیوێکێتی چ ڕێتان لەبەر خەڵک هێشتیتەوە هەموو بکوژەکانیان داڵدە دەدەن ئیحتیمام پێدەدەن بە شانازیەوە استقبالیان دەکەن دێتە یادی ئەنفال دەست بە فینگە فینگ دەکەن دێتە ڕۆژانی شاخ مەسعود بارزانی 50 ساڵ پێشمەرگەم ئێ باشە ئەو کوڕە دەرم بابم پێشمەرگە بۆ شەهید کۆ چێ تۆڵەی لۆ بکاتەوە چێ ئەهوەنی بکاتەوە چێ ئەهوەنی بکاتەوە بەبێ باوک گەورە بووە بە نمونە چێ بەرپرسە لەو تاوانانە مەسعود بارزانی و مەسرور بارزانی و پاڤێل و قوباد و عەمرو و زەیدی بکە خەڵکتان هەموو کوشت ئەزانن بینینی بکوژی باوک و براکان چەند بە ئازارە لە پلەی باڵای دەسەڵاتیش بی ئەو زەتو لەسەر کوردایەتیش خوێنت ڕێشت بی ئەنفالت دابی هەڵەبجەت دابی تاوانبارەکانی لەبەر چاوت بی لەو ئەوروپای شوێن نمایە پارتیوێکێتی لە من لە 2000 لەگەڵدا بوومە هەتا 2012 بەدەیان کەیس هەوڵماندایە بە جینۆسایدی بناسێنین تاوانبارێک بگرین ئەو پارتیوێکێتیە بووینە لەمپەر لە پێشمان زۆر بێ چاوەڕوانە دەدا کۆچیان لە سوڵتان هاشم کرد لە تارق ڕەمەزان قوتاریان کرد لە نزار خەزرەجیان کرد لە کورادا ئەو یەک کۆمەڵ ئەو هەموو ئەفسەرەی فرۆکەوانەی بەخۆم دیتم تاالبانی هەموو فرۆکەوانی عێراق کردبەوە دەیگوت وەرنە کوردستان بنیشتە جێ شوێنتان ئەمینە هەمومان دەزانین کچی سەدامی گوتی باوکم گوتی بڕۆ ناو کوردان پارتیوێکێتی دەتا هەوێنەوە بنەماڵەی سەدام کە بە ملیۆنان خەڵکی عێراقی کوردیان شەهید کردیان لۆنگۆ ئەو داڵدەدانە زۆر ئاساییە بەڵام یەکێکەوە بێ ئەو مجریمە ئەو شێوە پیشاندانەی کاک عەلی سیاسی ئەو کەسە سەری دەگرن بەبێ ئەوەی پارێزەر بیتی بەبێ ئەوەی لێدوانێکی زۆرم لێیان پێدەدەن یعنی قانونی هاوڕێن هەتا لە ڕوە قانونیەکەی دەبواە کاک عەلی ئەوە قسە نەکەن هەتا پارێزەر دێ پارێزەر نەیدیتیا بە زۆرم لێدوانیان پێدەدەن لەسەر تەلەڤیزیۆنی بە دەموچاویانەوە وەکو دەیانەوە مجریمێک ئەوانە پیشاندەن باشە ئەوانە لەسەر چوانێ هاتیە بە جددیمان خەڵکیان کوشتە لەو ئاسایش و پارتی و حزبەکەی بگەڕی بە هەزاران مجرمی کوڕی خەڵکی هەژار هەیە نەگوەچی ئەوانە لەسەر ئەنفال و پێشمەرگایەتی و ئەویان کردیە من لەگەڵەوە نەبوویمانی بەڕاشکاوی بڵێم کاکە ئەو شتانە دەکریانی لە بۆم زامەلەشم نییە سەداڵە دەرێم بەس ئەنگۆن پارتیوێکێتی هێز دەرگایەکتان لە بەرامبەر بنەماڵی قوربانی ئەنفال و هەڵەبجەن هێشتەوە خوێن بە دەستەی برینیاندایەکەن تاوان لە دوو تاوان بەرامبەریاندا دەکەن
کەچی دێی ئەگەر یەکێک ئەوە بکات دەتەوێ و لە بەرچاوی خەڵک ئەلۆ ببورن دەتانەوێت و مجریمێک لای ئێمەوانە مجریم نین هەردووچیانم پێ مجریم نییە هەمووش زادەی ئەو تا هەر سزایەک بدرن پێویستە ئەو کەیسە ببتە خاڵک بنەماڵەی قوربانیانی ئەنفال هەڵەبجە شەهیدانی ڕێگای شاخ ئەوانەی باوکو براتان ئەوە بووە سنوورێک بە ئەو هەموو بێ ئایاسایی و تاوانەی بەرپرسانی جدیدا بنێن کە ئاوە بکوژانی باوکو براکانمان احتیمام پێ دەدەن هیچ یاسایان نەهێشتەوە بەڵام بۆ خۆیان دەکوژن دەبڕن دەدزن تاڵانی دەکەن ناپاچ دەکەن بە پێش سوپای داجیکە هەموو یاساییە بەڵام بە ملیم لەسەر خەڵکی فەقیر دانێ یاسا تەطبیق بکەن هەفتەی شوبات ئەو هەموو تیرۆرە سیاسیە کاچی خۆم من دەمەوە بزانم خەڵکی پارتی وێچێتیە ئەنگۆ تێدەگەن هەر ئەنگۆ دڵتان پێوەیە ئەگەر باس وەرە تۆ باسی مەسعود دەکەی مەسرور دەکەی هەزار کۆی لە لەقیت دەبتۆ ئەدی ئەوەی هەزاران باوکو برایان کوژرایە دایکیان خوشکیان لە زیندانەکان دەزرێژی کرایتە سەر لە زێری باو باپیرانمان لەسەر کوردایەتیەوە بووینە هەمووانیان لەبیر خەڵک برتەوە لەبیر خەڵک برتەوە ئاسایشی هەو لێرێ وڵاتیەوە کۆمەڵێک مجرمی گرتیە چەند باسی واتان گرت چەند ئەنفالتی مەفرەزە خاسەتەن ئەوە لە ژۆرێک پەستا ئەوانەی کە بە هەزاران کەسیان کرد هەی بێ شەرەفینە نیوەی ئەنگۆ بەشەکتان لە شاخ بوون هاوڕێی خۆتان بوو شەید کران ئەو قسە گەورانەی لەسەر دەیادی ئەنفال و پێشمەرگایەتی دەکەن ئەو خەڵکەنە ئەو خەڵکە قوربانیەیە هیچ دەرگاتان نەبێن ئەو چ پشیرێک دەرگەی لێ قەپات کرد خۆی بەدەم و چاوددادا هەمان شتە من پێم وایە ئەو تاوانەی کرا بەشی هەرە گەورەی پارتی وێچێتی ئەو سیستەمە حکومڕانیە بەرپرسە لە بەرامبەر ئەو تاوانە نەک لە ئێستا لە ئایندەش هەر بنە ماڵەیەکی قوربانی دەست لە بۆ کوشتن ببان لەبەر ئەوەی هیچ شتێکتان نەکرد کاچ خۆم ئەو هەموو ژن و پیرێژن و پیرەمێد و باوکو و برای ئەنفالانەتان بە کەسەرەوە ناشت بەقەت بەعز ئازارتاندان تەرمەچیان پێدەویست ئێسک و پروشکەچیان پێدەوێت نایبەنەوە نەک مجریمەکانی داڵ دەبدەن پێتان ناکرا و هەمووان ئێسک و پروسکەی بینەوە پارەی ئەوەندێ لەو لە فرۆشانە سرف دەکەن لەو ئەوانتان هیچتان نەکرد لە بۆیان ئەو هەموو هەڵەبجەیە ئێمە لە ناو ئەو کەیسە بووین هەمویان یەک لە دوایەک وا دەمرن لەبێ دەرمانی لەبێ چارەسەری شارێکی گەورە و گران بڕۆ بزانە بڕۆ سەیری هەڵەبجە بکە و لەگە دەباشان و دەڤەری بازە براکەم وەڵڵاهی ئەنگۆ بەرپرسی تاوانباری گەورن خەڵک بگیرێ نابی ئەو دووە بگیرێن دەبی ئەنگۆ بگیرێن ئەو هەموو مەفرەزە خاسەیە لە سەرمان بوویتە کەڵەگا کوڕی عەلی خەلابی لە ئەمە لە هەولێر بووین مەفرەزە خاسە بوون دەیان مەفرەزە خاسە ئەوانە ئێستاکە لەو هەولێرەی دەیان لەو بەعسی ئەمن خەڵکی دیبەگەم زۆر بەعسە دیبەگەیەکان ئێستا لە ئاسایش و لە باڵا دەستن و هەر دیسان خەڵکە هەژار و تێکۆشەرەکەی دیبەگە لاوەیە ئەوە نمونەیەکە لە بۆ هەموو شارەکانی بکە ئێکاچی خۆم خەڵک خوێنیدا خوێن زیندانی 20 ساڵ و 25 ساڵی لە زیندان بردەسەر کەچی ئەو دەتانێت وەکو مجریمێک وەکو حەشیش خۆرێک وەکو قەتلێکی کۆمەڵایەتی لە چاویمەوە نین لە پشتیان ڕادەوەستین دیفاعیان لێ دەکەین داواش دەکەم هەموو بنەماڵەی قوربانیانی ئەنفال و هەڵەبجە سڵ نەکەنەوە بنەماڵەی شەهیدەکانی یەکێتی سڵ نەکەنەوە شەهیدانی یەکێتی پارتی ئەو خەڵکە لە کێشەی کۆمەڵایەتی نەیکوشتیە دەیان کەسی کاوە بازیانی کوشتیە دەیان کەسی کوشتە بەناو هەیە دیمە چێ تۆڵی ئەو خەڵکە بکاتەوە هەی بێ شەرەفینە ئەوواری شەهید کرانێچێتی پارتەکان هاوڕێی سەنگەری خۆتان بوون لە خەبات و کار و چالاکی ویان لێ هاتیە کاتێکی خۆش هاوڕێیان